بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست جارێکی تر بە نایاسایی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ مانگی سێ موچەی موچەخۆران دابڕێت هەرچەندە حکوومەت باز لەوە دەکە کە لە سەدا 21 موچەی بڕیۆ بەڵام بەپێی بەدوازچوونەکان زیاتر لە سەدا 60 موچەی موچەخۆران بەردراوە بۆ پێوەی بە دوو مانگ جارێک حکوومەتی هەرێمی کوردستان موچەی موچەخۆران دابش دەکات. ئەم شەو بە میوانداری بەڕێز مەمبوران قانع ئەندامی پەرلەمانی کوردستان لە لیستی سربەخۆ تاوتوی لێبڕینی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکەمان دەست بە گفتوگۆکەمان دەکەین. حکوومەتی هەرێم خۆی بە درۆ دەخاتەوە. لە 21/6/2020 ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان کۆبووە و بڕیاریدا لە سەدا 21 موچەی موچەخۆران بۆ مانگی شوبات ببڕێت. دوای کۆبوونەوە کە حکوومەتی هەرێم ڕاگەیەندراوێکی بڵاو کردەوە و باسی لەوە کرد، میکانیزمی هاتوو لەم بڕیارە ڕێکارێکی کاتیە و تەنیا بۆ موچەی مانگی دووە. دوای نزیکەی دوو مانگ لەم بڕیارە سەر لە نوێ ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێم لەسەر موچە کۆبووە و بڕیاریدا جارێکی دیکە لە سەدا 21 موچەی موچەخۆران ببڕێت و خۆی بە درۆ خستەوە کە پێشتر دەیوت بۆ یەک مانگە. جگە لە ئەنجومەنی وەزیران هەر یەکە لە یەکێتی و گۆڕانیش باسییان لەوە دەکرد قبول ناکەن لێبڕینی موچە بۆ دوو مانگ بێت، بەڵام بەڵێنەکەی خۆیان شکاند و لە ئەنجومەنی وەزیران دەنگیان بە لێبڕینی موچەدا. بە پێی ڕاگەیەندراوی حکوومەتی هەرێمی کوردستان لا کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران کە بە ڕێگەی ڤیدیۆ کۆنفرانس بەڕێوەچوو بڕیار دراوە موچە بە پێی ئەو داهاتەی کە لە بەردەستە لە زووترین کاتدا بە شێوەیەکی دادپەروەرانە دابەش بکرێت. ئەنجومەنی وەزیرانی هەرێم باس لەوەش دەکات بۆ لەمە دوای پێویستە بە میکانیزمی گونجاندن لەگەڵ داهاتی مانگانەوە بە شێوەیەکی دادپەروەرانە موچە لە کاتی گونجاودا دابەش بکرێت. هەرچەندە وەزارەتی دارایی حکوومەتی هەرێم ڕایگەیاندووە لە سەدا 21 موچە بۆ مانگی سێ دەبڕن، بەڵام لێبڕینی موچە دەکاتە لە سەدا 60. بەهۆی شکستی حکوومەت موچەخۆران بە دوو مانگ جارێک موچەیان پێدەدرێت. بۆ نمونە ئەگەر فەرمانبەرێک 600,000 دینار موچەی مانگانەی بێت، دەبێت لە ماوەی دوو مانگ 1,200,000 وەربگرێت، کەچی ئێستا بە دوو مانگ جارێک 475,000 دینار وەرەگرێت، بەمەش لێبڕینی موچە لە سەدا 60 زیاترە. ئەوەی جێی سەرنجی هاوڵاتیانە حکوومەتی هەرێم دەڵێت بۆ مانگی داهاتوش بە پێی داهات لە کاتی گونجاودا موچە دابەش دەکرێت، واتە وادەی دابشکردنی موچە لە داهاتوش نادیارە. بە بڕوای چاودێران ئەگەر حکوومەتی هەرێم چاکسازی بکات دەتوانێت موچە لە کاتی خۆیدا دابەش بکات، بەڵام لە بری چاکسازی دەستی بۆ بڕینی گیرفانی موچەخۆران بردووە. لە ئێستادا حکوومەتی هەرێم 4 سەرچاوی سەرەکی داهاتی هەیە. ڕۆژانە حکوومەتی هەرێم 450,000 بەرمیل نەوت دەفرۆشێت و نرخی 1 بەرمیل نەوتی برنتیش 45 دۆلارە. ئەگەر 1 بەرمیل نەوتی هەرێم بە 40 دۆلاریش هەژمار بکەین، داهاتی نەوتی هەرێم بۆ یەک مانگ دەگاتە 642 میلیارد دینار. هەروەها بەغداش بڕیاری داوە 320 میلیارد دینار بنێرێت. هاوپەیمانانیش مانگانە 21 میلیارد دینار بۆ حکوومەتی هەرێم دەنێرن. واتە جگە لە داهاتی ناوخۆ و خاڵە سنووریەکان، لە ئێستادا داهاتی هەرێم نزیکەی 900 میلیارد دینارە و موچەی مانگێکی تەواوی موچەخۆرانیش 893 میلیارد دینارە. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز کاک مەمە خێربن، سوپاس بۆ ئامادەبوونتان. زۆر سوپاس. گەر سەرەتا لەوە دەست پێ بکەین هۆکاری چیە حکوومەتی هەرێم خۆی بە درۆ دەخاتەوە لە کاتێککە لە 21/6 بڕیاری دەکە لە سەدا 21 موچە بە بڕێت وتی تەنها بۆ یەک مانگە، کەچی دووبارە بۆ مانگی سێ هەمان میکانیزمیان پەیڕاو کردێتەوە. بەڵێ ئەم کاتی جەناب و بینەرانی ئازیزی کەناڵەکەشتان باش. هەڵبەتەوەی کە پەیوەندی بە حکوومەتی هەرێم بۆ حکوومەتە لە دوای کابینەیەک لە دوایەکەکانی حکوومەتی هەرێم ئێستا لە کابینەی نوێمای لە 92ەوە کە پەرلەمانی کوردستان هەڵدەبژێریەوە کابینەیەک لە دوایەکەکان پێگەیەنرێت، هیچ لە کابینەکان ڕازگۆ نەبوو لەگەڵ خەڵکی کوردستان، هیچیان بڕۆیان بە شەفافیت نەبووە، هیچیان بڕۆیان بە مافەکانی مرۆڤ و دیموکراسی و ڕێخستنی کۆمەلگا و خزمەتی گشتی و جیاکردنەوەی حیزب لە حکوومەت و دەستنەوەردان لە کاروباری حکوومەت و بەشبەشێنەی حیزبی و هەموو ئەو مەسەلانە نیە. کابینێک لە دوایەکە ئەمە میراتگری هەموو کابینەکانی کەیە کە خۆشی بە هەمان شێوەیە. یعنی ئەمە بەس جیاوازیەکیم کابینە حکوومەتی لەگەڵ کابینەکەی کەیە ئەم ئیبداعێکی تری کردو کە ناوی ناوە لێبڕین. پێشتر ئیبداعێکمان بینی ناوی چی بوو؟ ناوی پاشەکەوتی موچە. ئەمانە هیچی بنەمای قانونیان نییە.
یعنی نییە حکوومەت من چەند جا لە ناو پەرلەمانە لەگەڵ هاوڕێوکانمە لەگەڵ پەرلەمانتارەکان و ناڕزاییمان دەڕێەوە کێشەکەی ساڵێ تۆ پەرلەمانتاری بۆچی ئیشت پێ ناکرێت چیەکە لە پەرلەمان پەرلەمان زۆرینە بڕیاری لێیە لە ناو پەرلەمانە ناڕزاییمان دەربڕیوە و احتیجاجمان کردووە لەسەرەوەی کە پێویستە کات ئەم حکوومەتە مانای چییە بڕیارەیە بە لێبڕینی موچە بێ ئەوەی هیچ دقیقی قانونیە بێ لە ساڵانی ڕابردووە لە عێراقا پاشەکەوتی موچە کرا بە ڕێژەیەکی کەم لە نزیکەی 100 بۆ 105 ئەمە گەڕێنرایە بۆ پەرلەمان منطقی تایە تۆ 121 بۆ 150 موچە دەستکاریەکەیت و خەڵکانی وا هەیە 450,000 موچەیەتی و کرێچیە و بەشی ناکاوە خزمەتی 10 ساڵی هەیە لە وەزیفەی حکومیە تۆ 120 موچەکەی بە بێ هیچ بنەمایشی قانونی لێبڕێمەیە خاڵێکی کە پەیوەندی بۆیە ئەم حکوومەتە سڵەوە ناکاتەوە کە ڕاستەکایە درۆکە لە نێوان ڕاستی و درۆیەوە تا فەرمو مانگی ڕابردوو لە بەرچاومانابووتی تەنیا بۆ مانجێکە وەم بەڵێنەش درا بە پەرلەمانتارە و ئەمە بۆ ئێمە ئاگادارکە کەمە بۆ مانجێکە لە کاتێکدا ئێمە هینمان بێدەنگ نەبووین لەسەرەوەی کە بۆ ئەگەر بۆ کاتژمێرێکیش بێت بڕیارێکی ناقانونیە يعني حکوومەت متمانەی لە حکوومەت متمانەکە لە پەرلەمان وەرەگرێ ئەبێ ملکەز بێ بۆ بەدواداچوونی پەرلەمان بۆ چاودێریکردنی پەرلەمان و ڕێزگرتنی بڕیارەکانی پەرلەمان منطقی تیانێت تۆ حکوومەت پێگات بێ لە زۆرینەی پەرلەمانی لە ناو زۆرینەی پەرلەمانی پێگات بێ حکوومەتەکە و ئەوانی کە بەشدارن لە حکوومەت زۆرینەی پەرلەمانی ڕایان نەبێ بەڵام ئامادە نەبن لە وەزیری خۆیان بپرسنەوە ئامادە نەبن لە ڕێز وزرای خۆیان خەڵک ئەو پرسیارش لە ئێوە بکات لە دەرەوەی دەسەڵات ناو پەرلەمان چڕێکارێکی یاساییتان گرتوتە بەر بۆی کە حکوومەت بانکێش بن لەسەر ئەم لێبڕینی موچەیە چیتان گرتوتە بەر هیچتان کردووە خۆتان لە کاتێکا ڕخنە لە زۆرینەیەکی ناو پەرلەمان ئێمە لە ماوەی ڕابردوودا بێلەوەی لە احتیجاج و ئەو شتانەکە لە ڕاگەیاندراوە بڵاومان کردووە و لە پەیوەندیمانە لەگەڵ فراکسیۆنەکانی کە مەسەلانمان بەجددی باس کردووە و داوای کۆبوونەوە کرا بە پێی مادەی 66 پەیڕەوی ناوخۆ بۆ گفتوگویەک لە نێوان پەرلەمان و حکوومەت بکرێ سەرنجام مانگی ڕابردوو کۆبوونەیەک لەگەڵ چەند وەزیرێکی ئەم کابینەیە حکوومەت و جێگرەکە بەڵام ئەمە تشتی ئەمە پەیوەندی بە تشتێکە یەکێ لە کەم و کوڕیەکان لەم مەسلەیە ئەوەیە کە نەکراوە ئەوەیە کە ئەمڕۆکە من لەگەڵ هەم سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی هەم سەرۆکی فراکسیۆنی یەکگرتووە و هەندێک لە پەرلەمانتارەکانی تر لە فراکسیۆنە جیاجیەکان و لە ناو گۆڕان و هەندێک پەرلەمانتاری سەربەخۆ باسمان لەوە کردووە کە ئەم جارە پەنابەرینە بەر مادەی 69 پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان کە پرساندن واتە بانگگەشتکردنی سەرۆکوەزیر یا ئەنجومەنی وەزیران وەزیرەکان بەپێی پەیڕەوی ناوخۆ مادەی 69 بانکردنی سەرۆکی ئەنجومەنی وەزیران بۆ پەرلەمان بۆ لێپرسینەوە کە بزانانی ئەم مەسەلەیە چۆنە و پرسیاری ئاڕاستە بکەی و لێپرسینەوە بکەیت پێویستی بە 23 ئەنجزای 23 ئەندامی پەرلەمانەیە بۆ وەزیر پێویستی بە 18 ئەندام هەیە کە بێ ئیمزا بکە واتە پرساندنی سەرۆک وەزیر پێویستی بە 1/5 دەنگی پەرلەمانتارانەیە وەزیرەکان پێویستی بە 1/6 دەنگەکانەیە ئێمە لەسەر شتەیە ینی بیرمان لەوە کرد هەندێک برادر هاوڕێیان پێشنیازیانەکە یەگرمان بگرین هەموو ڕەهەندەکان ئێمە لێکدانەوەی بزانی چ شتێکە بەڵام ڕەنگە مانگرتن لە حاڵەتێکی وایە گەردە پەرلەمانتاربی 15 پەرلەمانتاربی کاریگەریەکی ئەوتۆ بەجێنەیەڵێ بەڵام ئەوەی کە هەیە پێویستە کات بەڕاستی من داواکەم لە پەرلەمانتارانی پەرلەمانتارانی فراکسیۆنەکانی کە ینی لە وڵاتە پێشکەوتوەکان ئەوەی کە قیمەت یا بە پەرلەمان گوێی لەوە نییە وەزیرەکەی لە حیزبی خۆیەتی یاننا یەکەمین شت فراکسیۆنەکە لە وەزیری خۆی بێ بپرسێتەوە ڕێز وزەرای خۆی بپرسێتەوە محاسبەی کار کە بزانی وایە لە لای ئێمە پێویستەکە من داواکەم لەو فراکسیۆنانەی کە بەشدارن لە حکوومەتە خۆیان پێش هێزەکانی ئۆپۆزیسیۆن داوای لێپرسینەوە کە نیان کردووە بەداخەوە زۆر ئومێدیشم نییە کە بیکەن دەتوانێت ئێمە بکەن وەکو دەرەوەی دەسەڵات لەگەڵ هەندێک هاوبەشی لەگەڵ ڕەنگە لە ناو لایەنەکانی دەسەڵاتی شێبێ پەرلەمانتارە بێ نیگەرامی دەتوان بانکی سەرۆکی حکوومەت لێپرسینەوەی لێ بکەن بەڵێ ئاخر پەرلەمانتار هەیە نیگەرانە لە ناو هێزەکانی دەسەڵات بەڵام کە کاتی تە سەر ئیمزاکردن بۆ پەپلیک بۆ ڕای گشتی و بۆ لێپرسینەوە ئەشی ئیمزای نەکە یعنی ئەوە شتە ڕەنگە هەموو ئەمانە هەموو ئێمە هاوپیشەی یەکترین و دەردەشەیەکن کە ئەوانیش گلەیان هەیە لە دۆخەکە بەڵام ئەمە کافی نیە ئەمە وەکو گلەی هاوڵاتێکی ئاساییە کە لەسەر جادەیە وڵاتی چاوی لە پەرلەمانتارە کە نوێنەرێتی ڕۆلی گرنگتر بژێڕێش ڕۆڵەکەی لە قسەکردن کەم بکرێتەوە نەیەڕێ پەیوەندی بە هەنگاوە عملیەکانەوە بێوە شەڕەکانی ناو پەرلەمان کە احتیجاجەکانی بەرامبەر بە حکوومەت بە پێشێرکاری یاسایەکانی باشە بەس خەڵک ڕەنگە بڵێن بۆچی پەرلەمانی عێراق دەتوانێت بڕیاری حکوومەت کە پێشتر حکوومەتەکەی مستەفا کازمیش بڕیاریدا بوو کە موچە ببڕێ بەڵام پەرلەمان هەڵی وەشاندەوە بۆچی لە پەرلەمانە کوردستانە بڕیارێکی لەم شێوە ناتوانن دەربکەن پەیوەندی بە زۆرینەیەکی ناو پەرلەمانی یاخود پەیوەندی بە لاوازی
ئۆپۆسیۆن بڵین لایەنەکانی دەرەوەی دەسەڵاتی شێوانە بەناوی ئۆپۆسیۆن و سەر بەخۆشکار دەکەن؟ من پەرلەمانی عێراق طبعا ئەم مۆزاییکی پێکاتی ناو پەرلەمانی عێراق باشترە لە ناو پێکاتی ناو پەرلەمانی کوردستان. یعنی ئەوانە 91 کورسیان هەیە ئەوانی کە بەشدارن لە حکوومەت. باشە 89 کورسیان هەیە. هێزەکانی کە بەشدارن لە حکوومەت 89 کورسیانی هەموو پشتیوانی لە حکوومەتەکەن. ئەمە خاڵێکی کە ئەو زۆرینە ڕەهایی نیە حکوومەت لە بەغداد لە پەرلەمانی عێراق. ئەمە خاڵێکی جیاوازیە کە لە نێوانە دوو پەرلەمانەیە. بەڵام ئایا ئەم پەرلەمانەی بەغا پەرلەمانێکی تائیفیە، پەرلەمانێکە ڕێزی قانونە گرێ، پەرلەمانێکە چیە؟ نەخێر. ئەم پەرلەمانە فەرموو لە ئەبوا لە 2007 تا مادەی 140 دەستور تەطبیع کرایەتەوە. پەرلەمان چاودێر بێ محاسبەی حکوومەتکە بۆ نایکە. ئەوەش پەرلەمانێکی تائیفیە، پەرلەمانێکە کۆمەڵی ئەجێندای حیزبیان هەیە لەوە. بەڵام باشترین لە پەرلەمانەکەی خۆمان لە ڕووی کاری چاودێریەوە وەزیری کورتە بۆ لەسەر گەندەڵی نابێنێتەوە. بۆی مەفهومەکەم بگایسە یعنی پێکهاتەی ناو پەرلەمانی عێراق باشترە جۆری بەشداری فراکسیۆنەکان لە ناو پەرلەمانی عێراق و هێزەکانی دەرەوەی حکوومەت بەهێزن و ئەتوانن زۆرێک یعنی بە پاشەکشی هێزێکی فراکسیۆنێک کە پشتیوانی لە حکوومەتکە بە کشانەوەی ئەو ئەکرێ حکوومەتەکە بکەوێ و ئەکرێ فشاری گەورە دروستکا بۆ سەر حکوومەت. بێلەوەی لە ناوەڕاست و باشووری عێراقدا فشاری گەورە هەیە و جگەلەوە هێزی ئەقلیمیش کاریگەری هەیە لەسەر معادلە. باشە بابین و سەر لێبڕینێکە ئەوەی کە حکوومەت ناوی نەناوە هیچ بڵین تەنات لێبڕینە بەس تۆ ناوی لێدەنی لێبڕین لێدزین پاشەکەوت چی ناوێنێ ئەوەی کە ئێستا حکوومەت پەنای برێتەوە ئەوەی کە تەمەن لە کابینەی پێشوویە کە کابینەی پێشووی حکوومەتی هێرم کابینەی هەشت پاشەکەوتی موچیان هێنایە ئاراوە هیچ بنەمایەکی قانونی نەبوو و ڕێزی پەرلەمان بەڕاستی حیزبەکانی دەسەڵات پارتیوێکێتی بە پلەی یەکەم ڕێزی پەرلەمان ناگرن و ڕێز بۆ مؤسساتی دەوڵەتی ئەگرن نە حساب بۆ پێگەی پەرلەمانەگرن نە بۆ حساب بۆ سەروەری دەسەڵاتی یاسا لێشاوی پێشەکاری لە وڵاتە ئیجرات ناکرێت لێشاوێ مەلەفێ لەناو دادگەکانە یەکلایی ناکەنەوە لێشاوێ کێشەی دزی لەناو خاڵە سنووریەکان هەیە یەکلایی ناکەنەوە لێشاوێک مڵک و ماڵی گشتی دەوڵەت داگیر کراوە یەکلایی ناکەنەوە شوێنە کەلەپوریەکان خەریکن لەناوە بن یەکلایی ناکەنەوە یعنی لێشاوێک لە مەسەلەن یعنی ئەم بێ ئەرزشکردنی پێگەی پەرلەمان خۆ پەرلەمان پێویستەکە گەورەترین دەسەڵاتە دەوری ڕقابی ببینێ و دەوری محاسبەکردن ببینێ کە متمانەیە بە حکوومەت ئەم بێ ئەرزشکردنە ئەوەیە کە لە غیابی پەرلەمان ئەتوانین یەکتر حکوومەت یەک بڕیار ئەیە بەم لێبڕینە ئەمە پاشەکەوتێکە بوو بە حسابم پاشەکەوتە لە بەپێی یاسای و چاکسازی کە من دەنگم پێنەیە و کە هێزە فراسیۆنەکانی دەسەڵات دەنجیان پێیا و بەشێک لە هێزەکانی ئۆپۆزیسیۆن دەنجیان پێنەوە ئەم یاسای چاکسازی کە لە 16 یەکات لە دانیشتنی پەرلەمانی کوردستاندا و دواتر بە یاسا لە فەرمانی سەرۆکایەتیێرم لە 3/2/2002 دەرچووە کە یاسای ژمارە 2020 ئەم یاسایە هەموو شتانە کە باسیەکەمانە لەناو ئەم یاسایانە لێشاوێک هێشتاوی هەنگاوی جدی نەنراوە بۆ جێبەجێکردنی حکومەکانی ئەم یاسایە بەڵام قسەکەم لەسەر چ شتێکە منەمێ ڕووی کە پێشتر مەفهومەکە باشتر بگەێنم پێشتر کە چاکسازی پێشتر کە پاشەکەوتی موچیان کرد کابینەکە ناقانونی بوو باش ئێستاکە هاتووە لێبڕین من لە بەردەم وەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان لەناو پەرلەمانە وتم ئێمە کابینەی ڕابردوو چی بیرخستینەوە پاشەکەوتی داهێنا ئەم کابینەیە لێبڕینی دایانە بێەوەی بڵێم پارەیە بۆ کوێچێتەوە دوایی وتم مەترسیەکمانەیە نا خەواندنی موچە هەبێ ئێستا ئەگەری ئەوەی خەواندنی موچە هەبێ چۆن خەواندنی موچە ئەمە مانگی سێە بە پێی قانون یاسای چاکسازی لە یەکی حوتەوە چێتە بواری جێبەجێکردن واتە بێ لێ مانگی حوتەوە موچە دەستکاری کریا ئەم لێبڕینە لە دەرماڵەکان و لە موچە و لەوانی کە لە خانەنشتین هەموو شتانی کە لەناو یاسای چاکسازیە هاتووە ئەبێ لە یەکی حوتەوە جێبەجێکرێت دوای پێڕەوەکە کە لە دوای 90 ڕۆژ کە لێ مانگی چوارە بۆ لە دوی حوتە چۆتە بواری جێبەجێکردن ئەمە کەواتە تۆ مانگی 4 و 5 و 6 ئەگەر دابشێک هەر دیارە حکوومەت خۆی بۆ مە حازر کردووە کە خەڵک ناڕزایی دەرنەبڕێ بێدەنگ بێ لەسەر ئەم مەسەلەیە کە 120 بۆ 150 لێگەڕێ لە باڵاکە 120 خەڵک کە ئەمە موچەکانی ئەبڕێت ئەم موچەی بڕە ئەوێ مانگی داهاتوو مانگی 4 و 5 و 6 بەم شێوەیە بیکات یان ئەگەرێکی ئەوە هەیە دەڵێ بە پێی داهاتوو باشەوەشەکەم ئەگەرێکی کەشەیە بیخەوێنێ بڵێ موچی مانگی 4 و 5 و 6 بخەوێنین و لە مانگی حوتێک سەر دابشکی بۆ ئەوەی بە پێی یاسای چاکسازی بێ لە دنیای شتیوان نەبووە لە حکومڕانی هیچ وڵاتێک شتی لەو جۆرە نەبووە ئەنازانمە مۆدێل وەزارەتی پلاندانان ئیشی چیە زەحمە نەبێ لە حکومەتی هەرێم یعنی چی ئەم قسە بێمانایە کە بڵێ بە پێی داهات من موچە دابشەکەم
فەرمانبەرێکی میری خوێندنی تەواو کردووە دامەزراوە و وەزیفەی حکومی جێبەجێیەکە و ژیانی خۆی لەسەر و موچە ڕاگرتووە یانی چی تۆ پێی بڵێ بە پێداهات ئەمە چ منطق کەواتە تۆ پێویستە بەم وەزارەتی پلاندانە چییە ئەم بارگرانی چیە فڕێم وەزارەتی پلاندانانە لابە ئەمە کێشەکەەوەی ئێمە ئەم ناڕزانە دەرەبڕین بەڵام ئەم ناڕزانە ناتوانێت قوتی یەکلاکردنەوەی نییە لە ناو پەرلەمان باشە بەس بەچی هەڵەوەشێتەوە ئەم پێشتریش دەوترامە بۆ یەک مانگە ئێستا کە ڕەنگە بۆ مانکانی داهاتووژەم لە سەدا 21 کە خۆیان ناوێن ناو کە لە کاتێک لە سەدا 21 زیاترە بە هەمووی ئەگاتە دەوری 130 موچە ئەبڕن نزیکەی 130 بۆ 35 موچەی خەڵکە بڕن چونکە لە نێوان 121 بۆ 150 موچە ئەبڕن لە ناوەڕاستی ئەوە وەرگرە نزیکەی فەرمانبەرێک بە دوو مانگ جارێک لە 130 موچەکەی پێدرێت ئاجا شتێکی کەشەیە من ئەوە بۆیە بۆ خەڵکی ڕوونکەمەوە تەماشاکە کە تۆڵی 121 موچە ئەبڕن لە کاتێکدا دوو مانگ جارێک موچە ئەدەی واتە 100 جارێ موچێت بڕیوە 100 ئەمێنێتەوە 150 یعنی 150 وەرەگری ئەوە جارێ لە دوو مانگ جارێ 150 اینجا لەمە شاتۆ 121 بۆ 150 لێ بڕی کەواتە موچە خۆران وان نییە موچە خۆران لانی کەم بەسیترین موچە خۆرە نزیکەی 170 لێ بڕێ نزیکەی 160 لێ بڕێ موچەکەی تۆ بە دوو مانگ موچەیەتە اینجا وەزارەتی دارایی ئەم ئێوارە لە 730 میلیارد دینارمان لە بەردەستایە 730 میلیاردی لە بەردەستانە فەرموو ئەم شەو ئیعلانیکە بڵێ لە دوو ڕۆژان موچەی ئەم مانگە ئەدەم و تویانە بەیانی بەز موچەی وەزارەتی تەندروستی دابەش دەکەن بە 20 ڕۆژ دابەش دەکات بە 20 ڕۆژ دابەش دەکات ئەمە فێڵکردنە لە خەڵک ئەم بۆ بە 20 ڕۆژ دابەر تۆ ناڵی 730 میلیارەیە بەشیم 730 میلیارە ئەمڕۆ بڕیارە نایەوە موچە دابشکەی ئێم 730 میلیارە لە بەردەستایە بە دوو ڕۆژە توانی موچە بە یەک ڕۆژە توانین سەر بۆچی جارەکەی تریژ مانگی پێچوو کەواتە هەموو دابشکردنی موچەکە ماجێکی پێچێ ئەوە پرسیارەمان لێکردیان داهاتمان لە بەردەستانی وەزیری دارایوتی داهاتمانەکو پێویست لە بەردەستانیە بۆیە لە چەند بەڵام ئێستا خوان دەڵێن پێشکەوتیان بەرچاوڕوون راپۆرتتان بڵاو کردوڵم بۆ حکومەت خۆی بەدرۆ خاتەوە ئێ باشە قسەی ئەگەر حکومەت ئەوە لێگەڕەوە بڕین وتی نایبڕین ئەوە دیسانەوە بڕی وەزارەتی پلاندانانیشیە حکومەت باشە لێرە ئێستاکە 730 میلیارد دینار لەم 730 میلیارد دینار لە بەردەستانیە فەرموو بە ئەم حکومەتە 29 ساڵە حکومڕانی دەمانە حکومڕانیەکەنەوە 28 ساڵە باشە لەناو 28 ساڵ حکومڕانیە نەتوانی موچە 730 میلیارد لە بەردەستا بێت نەتوانی بە ڕۆژێک دابەشێکی ئەبێت چه حکومڕانیەک بیت و چه ئیداریەک بیت بۆ هەرێمێکی بچکۆلە کە بەقەدەر یەک لە سەرسی دانیشتوانی لەندەنە بێ بەقەدەر یەک لە سەرسی دانیشتوانی ئەستانبوڵە بێ شارێکە بێ شارێکی گەورە ئەزانی ئەم هەرێمە بەقەدەر نیوەی بەغدا بێت منطقی تایە تۆ هەرێمێکی کوردستانی بچکۆلە سێ شاری بچکۆلە و شارێکی شەیە کە زۆر محتەرەف نییە شاری هەڵەبجی خۆشەویست ئەم مەسەلەیە کە لە هەرێمی کوردستان ئالە چوار پارێزگا ئەم چوار پارێزگایە منطقی تایە تۆ 730 میلیارد لە بەردەستا بێ بە 20 ڕۆژ موچەکەی دابشکەی ئەگەر بە 20 ڕۆژ دابشەکەی بۆ لێبڕینەکەیت بە 20 ڕۆژ تا 10 ڕۆژیان موچەکەی دە ڕۆژی کە داهاتی ناوخۆ و نەوتیژێتەوە و کوردیانە بڕوات بەو داتانەیە کە ئەمڕۆ وەزارەتی دارایی کەمێک پێویستە بڵاوی کردوەوە بۆ نمونە خۆتان ئاگادارن کە ئەو مانگ بڵین 50 ڕۆژە یەک موچیان دابش کردو ئەگەر سپەش دابشکەن بڵین 50 ڕۆژ زیاترە دەڵێت 320 میلیارد ئەوە لە بەغدادەوە دیارە بەس 270 میلیاری داهاتی نەوتیان هەبێ 120 میلیارد ئەزانم ئەو ژمارە لە بەردەستی منی شایەکە من شتێکت پێ بڵێم ئەوە ئەمەی کە حکوومەت متمانە نییە خەڵک متمانە ناکە بە حکوومەت من متمانەم نییە بە داتاکانی حکوومەت لەبەرەوەی لەم وڵاتی ئێمە شەفافیت نییە یاسایەکەی لە 2013 دەرچووە یاسای ژمارە 11 مافی بەدەستێنانی زانیاری ئێمە نووسراوم کردو بۆ ئەنجومەنی وەزیران بۆ دەستەی مافی مرۆڤ کەوانە پەیوەنددار بەوە بۆ ڕێنماییتان دەرنەکردووە تا ئێستا ڕێنمایی وەکو پێویست بۆ مەجێبە گشتاندن دەرنەکراوە بۆ یاسای مافی بەدەستێ یعنی ئەمە شتێکی بەسیطێکی لە یاساکانە کە من احتیجاجم کردووە لەسەرەوەکێ زۆر یاسای تر هەیە کە پێشێ لەکرێت ئێمە بەردەوام یەخی وەزارەتەکانەگرین بۆ پێشێریەکەن و پاساوی لاوازێننەوە کەواتە ئەمەی بۆیە لەم هەرێمی کوردستانە چاکسازی ڕاستەقینە لە داهاتی نەوتەکرێت لە داهاتی خاڵە سنووریەکانەکرێت لە داهاتی ناوخۆ کرێت داهاتەکان چیان لێت باش یعنی خەڵک بە پرسێ چی کراوە بۆچی موچەی فەرمانبەرانوەکو خۆ دوت لە سەدا ئەگەر بە دوو مانگ جارێک لە سەدا هەفتای لە سەدا 60 ببردرێت بەڵام چاکسازی لە خاڵە سنووریەکان لە نەوت لە داهاتی ناوخۆ نەکری بۆچی بەڵێ ئەزای شتێکەیە ئەوە ئێمە هەشت مانگتیە پەڕێ نزیکە بینەوە لە ساڵێک بەسەر پرۆژە یاسای چاکسازی کە ئەنجومەنی وەزیران حکوومەتی هەرێم ناردی مانگی 12 پار ناردی بۆ باش
تاوان یەکێک لە خاڵەکانی زۆر باش بوو لەم پرۆژە یاسای حکوومەت ناردی لە پەرلەمان شێوانیان یعنی یەکێک لە خاڵەکانی پرۆژەکەی ناو حکوومەت یەکێک لە خاڵەکانی زۆر باش بوو و من بەس تەنیا لەوە دەستخۆشی لە حکوومەتەکەم زۆر باش بوو مەسەری خانەنشینی پلە باڵاکان بوو خانەنشینی پەرلەمانتاران و پلە باڵاکان و حاکم و وەزیر و وەکیل وەزیر و بەڕێوەبەری گشتی و سەرۆکی دەستەکان و پەرلەمانتاران و هەموو ئەمانی کە نیە هەزاران خەڵکن لە مێینە ئەم خانەنشینانە بزەبەت وەکو مەرجەکانی کە لە خانەنشینی عێراقا هەیە پەرلەمانتاران هاتن حفتا پەرلەمانتار بەس لەم خولای شمولینەیەک لە خانەنشینە بەپێی پرۆژە یاساکەی حکوومەت لەناو پەرلەمانە پەرلەمانتارەکان کە شمولیان ناکە هەموو احتیجاجیان کرد کە هین پێ دەبێ مادێکیان بۆ پینە بکرێت بۆ ئەوەی بە 4 ساڵکاری پەرلەمانی خانەنشین کرێن ئەمە بەڕاستی ئەمە یەکێک بوو لە شێوانەکان و من پێویستەکە ئەم مەسەلەیە وعدی یا سەرۆکی پەرلەمانیش لە دوایەوە کە دوای 6 مانگ یاسای خانەنشینی عێراق ئێنرێت و کاری پێ دەکرێت کە پێویستەوە بێ ساکە لەوانە کەندێک مزایدەیە کردکاڵێن ئێمە خانەنشین ڕەتەکەین و کەمە هیچیان مەرجەکانی هەموو ئەوانەی کە ڕەتیان کردەوە مەرجەکانیەتیان نییە کە لە کاتێکدا پێشتر زۆر لەوانەی کە ئەمەیان کرد بەس حکوومەت ئەم پرۆژە یاسایی بەس ئەم نوقتەیی باش بوو کە لەناو پەرلەمانە شێوەتە بەنسبەت یاسای چاکسازی شەوەی کە کردویانە یاسای چاکسازی هێشتا زۆر خاڵیتی هەیە کە نەچۆتە بواری جێبەجێکردنەوە پێویست بوو پار ناردی پرۆژە یاسای چاکسازی لە موچە بڕیار بوو یەکسەر دوای ئەوە پرۆژە یاسای چاکسازی بێت لە بواری داهاتەکانە داهاتی خاڵە سنووریەکان داهاتی نەوت یعنی ئەبێ گرێبەستەکانی نەوت بزانین ئەم داهاتە بێشماری نەوت یعنی چی لێت و ئەم کێشەیە کە لەگەڵ بەغدادا هەیە ڕادستکردنی نەوت و 250 بنێرە 400 نەنێرێ و بدرێتەوە بە کۆمپانیاکان کە لەگەڵیان ڕێگەوتون هەموو ئەمانە ئەم داهاتە هەتا ئەم داهاتە بە تەواوەتی لەژێر یعنی سندوقی داهاتە نەوتیەکان بۆ تا ئێستا نەمەسرەوە سندوقی خانەنشین تۆ منطقی تایە سندوقێکەیە لە عێراقەیە لەو موچەی کە لە چەند ساڵی ڕابردووە لە عێراقەوە هاتووە بوجە نهاتوە لە عێراقەوە لە 2014ەوە بڕا لە تەڵ کێشەی هەرێم و مالیکی بۆ کاتە هەموو ساڵێکە و پارەی هاتووە پارەی موچەی تەواوەتی هاتووە بەڵام کە تۆ موچە وەرەگری فەرمانبەرێکی میری 170 لیە بڕێن وە شتێکی کشگەیە بۆ سندوقەبی حکوومەت داعمی کا 112 واتە 190 هەموو ئەو بوجی موچە ئەبێ بچێتە ناو سندوقی خانەنشینیەوە تا ئێستا سندوقی خانەنشینیان دانەمەزراندووە واتە کە یەکێک کە فەرمانبەرێک 30 ساڵ خزمەتی هەیە دوایی چییە کات منەتی تیانەیە پارەی خۆیەتی گەیاتی بە سندوقی خانەنشینی حکوومەت ئەبێ خانەنشینیەکە وەرگێتەوە نیە ئەبێ و پارەی کە یاوێتی لە 30 ساڵی خزمەتیان ئەمانە سندوقی خانەنشینیان نیە تازە باز لەوە کە سندوقی خانەنشینی دروستکرد دوای نۆ کابینە لە حکومڕانی حکوومەتێک ئەزمونێکی پەرلەمان کە بە خوێنی دەیان هزار خەڵکی تێکۆشە و خەڵکی قوربانی و یەک بەیەکی ماڵەکانی میلەتیە بە قوربانیان ناوە بە شێوەی جیاجە بەرهەمی بوو کە پەرلەمان دروستە بێ حکوومەتێک لە دوایەکان بەس خەڵک ڕەنگە پرسیار کە ئایا حکوومەتە دەسەڵاتی نییە جورئەتی نییە بڵین ئیرادەی نییە بۆچی دەست بۆ چاکسازیەکە نابەس دەست بۆ موچە خۆران دەبات جدی نییە باشە دەسەڵاتە هەیەی دەسەڵاتی هەیە بەڵێ چۆن دەسەڵاتی نییە بە هەموو شێوەیەک دەسەڵاتی دەسەڵات چی ڕێگرە لە بەردەم دەسەڵاتی حکوومەتی هەرێمی کوردستان باش ئەگەر دەسەڵات دەرگێنی بۆ خاچەخسەتی ڕاناگرن هەندێک جا سراعاتی حیزبی دەزوەردات ئەخرەوەیە کەوتمان حیزب و حکوومەت لە یەکجا نەکراوەتەوە بازە جارێ تەماشاکەی بەپێی لێدوانەکانی وەزارەتی دارایی و بەشێک لە بەرپرسانی حکوومەت کە باز لە گروپی جیاجای مافیاییەکەن لەناو خاڵە سنووریەکانە داهاتی ناوخۆ لەهی نەوت تاڵانکردنی نەوت هەڵبزان فرۆشن کرد ئەم مەسەلەیە ئەمانە کەوات حکوومەت دەسەڵاتی هەیە و شخصی سەرۆکی حکوومەتیش کارکتەرێکی بەهێزە لە ناو حیزبەکەیە و حکوومەتەکە زۆرینەی خۆیان وە سێ هێزی گەورە لە ناو هینە سێ هێزی گەورەی پەرلەمانی مەبەستم باش پەرلەمانی چونکە ئەم هێزەکان نازانی دەنگەن ڕاستەقینەکان نازانین تەزویرەکرێت لە پەرلەینە پێزی گەورەیان نازانین بەشداری هەڵبژاردننی کردووە بەپێی دەنگی ڕاستەقین پێزی گەورەیان نازانین لە ڕووی خەڵک و دەنگدانەوە ئێمە زای تشتێکە ئێستا ناتوانین ڕقەمێک نییە و دەستگایەکی ڕاپرسی دقیقبانە ئامارێکی دقیق نییە بۆی بزانین دەنگی ئەم حیزبانە چەنەیە مەبەستم ئێمە قسە لەسەر ئێستەی پەرلەمانەکەین ئەم هێزانە سێ هێزی گەورەی ناو پەرلەمان سێ فراکسیۆن بۆ لەگەڵ پێکاتەکانە حکوومەتیان پێکێنەوە بەزووتت ئیرادەی نییە حکوومەت بۆ جدی نییە لە یەکەمیان جدی نییە و نایەوێت دەسەڵاتی هەیە هێزی هەیە باشە مستلزەماتی چاکسازی بەدەستەوەیە هەموو شتایی بەدەستەوەی نایکات یعنی نییە تۆ تەماشاکە نێنی نەکردنەکەی چییە بڵێن ئەزای چی چاکسازی ڕاستەقینە لە خزمەتی ئەمانە نییە یعنی چاکسازی ئەو هەموو موچە دەیان هەزار موچەخۆری بندیوار هەیە
کە ئەمە بەبێ بەشبەشێنی حیزبی و ئەو شتانە کراوە هەموومانە زەرمەند دەبن هەموو ئەمانە کەواتە چاکسازی ڕاستەقینە واتە دەوڵەتی موەسەساتی دروستەکەی چاکسازی ڕاستەقینە واتە سیستم دروستەکەی سیستم و دەوڵەتی موەسەساتی واتە مۆزەفێکی ئاسایی منەتی بە گەورەترین بەرپرسی حکوومەت نابێت بە کەس نابێت سیستم دروست بووە هەموو شتە وەکو چۆن لە وڵاتێکی زۆر دوور نەڕین لە وڵاتێکی دیموکراسی پلە دووی ئەوروپا سیرکرد ئەمانە کە کاتی دەوڵەتی موەسەساتی دیموکراسی پایەکانی دەوڵەت دروست بووە ئێستاکە خۆمە ئێ بۆ بڵین دەوڵەت نین خۆ حکومڕانیەکی معتەرەفمانەیە بە پێی دەستوری عێراقی هەرێم معتەرەفە لە ناو دەستوری عێراقیە و حکوومەتت هەیە و دانی پێدانراوە یەکەواتە تۆ هەموو شتێک داهاتی ناوخۆت هەیە داهاتی نەوتت هەیە هاوپەیمانان دەعمەیەەکە گومرگ وەرەگریت باج وەرەگریت داهاتی خاڵە سنووریەکانت هەیە لێشاوێ داهاتت هەیە هەموو ئەم مەسە خۆ ئەزانی چارەسەرکردنیێرە چیە یان ئەگەر جددیەتە بێت هەر شارەوانی توانێت بە داهاتی شارەوانی توانێت موچەی شارەوانیەکان دابینکە شارەوانی پارێزگاکان من چوومە یەکێک لە شارەوانیەکان لە وڵاتی لە لەندەنی پایتەخت هی بریتانیا لەندەن 29 شارەوانیە 29 شارەوانی هەیە بودجەی ئەو شارەوانیان کە لە لەندەنە یەکێک لە شارەوانی بچکۆلەکان کە دانیشتوانەکەی نزیکەی 400 بۆ 450,000 بودجەی ئەمە ساڵانە داهاتی ساڵانەی ئەم شارەوانیە نزیکەی ملیارێک پاوەنە تێگەی منافەسەیەکەکەن بۆی خزمەت گوزاری گەورە بکەن خۆ پرۆژە توانیەوە بکەیت خەڵکە بزانێ ئیش هەیە جوڵەی بازار هەیە موچە لە کاتی خۆیان بێت هەندێک منافەسی بینی کۆمپانیەکان هەیە خزمەت گوزاری گەورە هەیە هەموو شتانەیە بێ خەڵک ئامادەیە ئەو باجە بدات کەواتە ژیانی خەڵک تەمینکە ژیانی خەڵک ڕێخە ئەمە بەڵام چ شتێکەیە خۆ ئەمانە بەس بە داهاتی ناوخۆتوانی ئیدارەی ئەم حکوم نەوتە بووە بۆ جیلەکانی نەوەکانی داهاتوو بواە یعنی تۆ داهاتی نەوت دێ بۆچی بیری نەوت دەرەکەی معاش لە بەخاوە ها بۆچی ئەمەت کرد یعنی ئەم مەسەلەیە داهاتی ناوخۆ خاڵە سنووریەکان ئەگەر بەخش پارەی نەناردایە تۆ بەڵام چ شتێکەیە ئەگەر چاکسازی ڕاستەقی نەکرێ ئەگەر دەیان هەزار و سەدان هەزار موچەخۆری نامستەحق لە ناو هینەکانە باش بندیواری دروست نەکردایە باش سەبارەت بە کورتی سەبارەت بە بەڵێنی مەسەر هەندێک لایانی بەژار و بۆ نمونە نیگەرانی یەکێتی هەیە و زوتنەوەی گۆڕانەوە و پێشتر کە دەیانوت ڕازی نابن جارێکی تر لە 21 بڵێن ببڕێتەوە پێ دوای هەوە کارەکە چییە کە تەناوە بوو کە وەکو چیلێکی بدەینەوە ئێستا ڕازی بوونەوە جەناب و بە بینەرانی عزیز بڵێم ئەمەی کەمڕۆ حکوومەتی هەرێم بڕیاری لیاوەم کە ئەنجومەنی وەزیران بڕیاری هەموو هێزەک بەشدار بۆ کای ناحکوومەتی یەک کەس نییە بڕیاری هەمویانە یەتوانی لەو حیزبەکە بپرسی کە بڵێ تۆ بەڵمانی ڕابردووتت بڕیا خێرێ سە مووقیفە گۆڕاوە لە دوای لە 20 ڕۆژ مانگێکە وانە یعنی خۆ هەموو هێزێکی سیاسی پێویستە استراتیجیە بێ پێویستە استراتیجیە بێ هێڵێکی ڕاستی هەبێت لەگەڵ خەڵکەکەیە لەگەڵ دەنگدەرەکەیە لەگەڵ هاونیشتیمانیەکانیە وابێ کە تۆ لە ناو حکوومەتیش بێت دوجار دەوری هێزی فشارت هەبێ وابێ پەرلەمانتارەکانت هێزی فشار بن بۆ مەسەلەیە بەڵام کاتێک هەموو ئەمانە بە بێدەنگی تێپەڕێت ئێمە بەشێک لە پەرلەمان پەیوەندی من ڕوونم کردەوە بەشێکی پەرلەمان چۆنە و حکوومەت دەرزشی بۆ نێشتۆ و هەتا دوای و مۆزاییک و پێکاتی پەرلەمان بەشێکی پەیوەندی بە دەستەی سەرۆکاتی پەرلەمان باشە دواتر دەگرم وڵای بەڕست بەڵێ بینەرانی بەڕست ناوڕێکی کورت و دەگەڕین وڵاتی تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ چونکە شیر لە ژیانی هەموماندا گرنگی خۆی هەیە من باشترین شیرم بۆ خێزانەکەم هەڵبژاردووە هەموو کات شیری ئاڵتونسا بە منداڵەکانم دەدەم بۆ ئەوەی مێشتێکی چالاک و داهێنەرانەی هەبێت من بە شیری ئاڵتونسا کێک و شیرینی دروست دەکەم شیری ئاڵتونسا ڕۆڵێکی گرنگی لە خێزانی ئێمەدا هەیە 100% سروشتی تامێکی نایە ئایا تا ئێستا کێشەی کارەبات هەیە؟ بێزار بوویت لە کێشەی کەمی کارەبا و بڕانی بەردەوامی؟ بە دوای کارەبایەکی بەردەوام و بێکێشە و تێچووی کەمدا دەگەڕێیت؟
ئەوە فانسی پاوەر سەرجەم و کێشانەی بۆ چارەسەر کردویت بە دانانی سیستەمی سۆلار و وەرگرتنی وزە لە خۆرەوە با بەکارهێنانی باشترین مەوادی ستانداردی جیهانی کە سەرجەمیان گرنگی چەندین ساڵیان لەگەڵدایە بە سەرپەرشتی ئەندازیار و ستافی شارەزا و بازمون کارەکان جێبەجێ دەکرێن ئەم سیستەمە دوورە لە تێکچوون و هیچ تێکچوویەکی ڕۆژانەی نییە هەروەها بە دۆستی ژینگە ناسراوە و ژینگە لە پیسبوون دەپارێزێت فانسی پاوەر بۆ داهاتوویەکی ڕووناکتر ناونیشان سلێمانی شەقامی مامۆستایان نزیک شەقامی قەنات تەلاری جاسەنە 1970 153 85 85 ئەم قڕاناوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە ئەم چەشناوی باریە حەزی لە چپسی نینیە نینی تامی سروشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە هەژوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەبارەی زۆرە گوشاری نینی تامێکی لە یاد نەکراو برنجێک بخۆن کە دڵنیابن لەسەر چاوەکەی چونکە تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە برنجی سروشتی شیمال باشترین جۆری برنج لە تەواوی دنیا ئەویش بەهۆی ئەوەی لە خاکێکی بەپیت و جەوێکی شێدار و باراناوی شیمالی ئێراندا دەڕوێت برنجێکی سروشتیە و هیچ مادەیەکی کیمیایی و حافزەی تێکەڵ نییە و هیچ زیانێکی بۆ سەلامەتی و تەندروستی و قەڵەوی نییە بگرە زۆریش بەسوودە پێکاتە و ڤیتامینەکانی برنجی سروشتی شیمال پرۆتین ئاو ڤیتامین ئی کالیسیۆم ئاسن مەگنیسیۆم مەنگەنیز پۆتاسیۆم ڤیتامین B1 B2 B3 B5 B6 واتە ئەم برنجی کارگەکان نییە خاڵی بێت لە ڤیتامین بەڵکو و چڵتوکە و خۆمان کڕی دەکەین شێوازی لێنانی لەگەڵدایە بۆ دەستکەوتنی برنجی سروشتی شیمال پەیوەندی بکەن بە 1970 353 27 27 هەر کات تاقیتان کردەوە خۆتان بڵاوی دەکەنەوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ جارێکتر سڵاوتان لەوێت بینەرانی بەڕێز کەک من پێش ناوبڕەکە باسی پەرلەمان کرد لە پێیوەست بم پرسە ئێستا پەرلەمان دەتوانێت چی بکات ئەگەر سەرۆکایەتی بڵین کێشەکە لە سەرۆکایەتیکەدا یاخود دەتوانێت بە چڕێک کارێک ئەم بڕیارە لە پەرلەمان یاخود بڵێن لە شوێنی تر ئەم لێبرنی موچە هەڵبۆشێنرێتەوە درێژەی نەبێەوە خەڵک ناڕزایەتی دەربڕێت بەڵێ ئەزانین چ شتێکە ئێمە محکەمەی ئیداریمان نییە لە کوردستانە هەر کاتێکە حکوومەت بێ لە بەغداد لە عێراقا محکەمەی ئیداری هەیە بۆی بتوانانی ئسکا یا محکەمەی فیدراڵی کە بڵێ شکات ئەمەی کە ئێمە پەیوەندی بە حکوومەتەوە یعنی ئەگەر شکاتیشی لەکەی جەدوای نییە هیچ نابێت ئەمێنێتەوە سەر ئەوەی کە ئایا پەرلەمانی کوردستان ئەتوانێت چی بکە ینی پەرلەمانی کوردستان چی بکە پەرلەمانی کوردستان کە ئەم کاتی کە هەڵبژاردن ڕاگەیەندرا من پەرلەمانی پێکاتی پەرلەمانم بینی تێگەیشتم کە ئەم خولەی پەرلەمان کارکردن تایە شەڕی گەورەتریەوەیە قورسترە بۆ دروستکردنی لۆبی لەناو ئەم پەرلەمانەیە قورسترە ینی کە بتوانانی هێزی فشار دروستکەیت ینی تۆ سەیری کە ئێمە بە کۆی هێزەکان ئێساکە بە تەنیا ئەگەر بڕیارێکی چارەنووساز بێ لە بەرژەوەدی پارتی بێوێت بە تەنیا خۆی توانێت تێپەڕێنێ ئێستا بۆ نمونە لە پەرلەمانی عێراقا بە 4-5 فراکسیۆنم جارەتوانن بڕیارێک تێپەڕێنن واتە تێپەڕاندنی یاسا لە ناو پەرلەمان پێکاتی پەرلەمان کەوتم جیاوازە لە پەرلەمانی عێراق لەمە نابێ هێزێک بە تەنیا بتوانێت یەکلای بکاتە واتە پێکاتی ئەم پەرلەمانە زۆرینە زەمان کراوە بۆ هێزێکی سیاسی وەکە زەمان کراوە جگەلەوەی حکوومەتیش هێزگەلێکی زۆر ینی حکوومەتەکە حکوومەتێکی بەهێزە لە ناو بەهێزی پەرلەمانیە بۆ ئەوەی متمانەی پەرلەمان 100 جار سەرۆکوەزیر و وەزیرەکان بانکی بەپی مادەی 69 محاسبەکەی بیخیتە دەنگدانەوە بەس تەنیا دەنگی هێزەکانی ئۆپۆزیسیۆن لە باشترین حاڵەت ئاتوانین سۆگەرکەین تێگەی کەواتە زۆرینە گەر بتێ متمانەی لێ وەرگریتەوە متمانە ئەم پەرلەمانە ناتوانێت متمانە لە حکوومەت وەرگێتەوە
وەم پەرلەمانە زۆر بە زەحمە دەتوانێت پرساندنی سەرۆک وەزیر یا وەزیرێک بکە ئەم پەرلەمانە زۆر بە زەحمە بەڵام چ شتێکەیە چارێک بۆ هەڵۆشانەوە لە بەردەمیدا هەڵۆشانەوەی چی ئەو لێبڕینەکە ئەم لێبڕینە ئەزای چ شتێکەیە پێویستەکە پەرلەمانتاران و داوای ڕەوای خەڵکی کوردستان و ناڕزایی خەڵکی کوردستان هەموو ئەم مەسەلانە ئەبێ بە نەزەری اعتیبار وەربگیرێت و پەرلەمانتاران پشتیوانی ڕاستەقینەی داخوازی خەڵکی کوردستان بن و بە تایبەتی موچەکانیان ژیانیانە جگەلەوەی پێشێلکردنێکی قانونی هەندێک جار شتێکی پێشێلکردنی قانونیە بە زیانی نییە بۆ ژیانی گشتی ئەمە هەم پێشێلکردنی قانونی و زیانی ڕاستەخۆی هەیە بۆ ژیانی گشتی موچەخۆر ناوی بێدەنگ من موچەخۆران چۆن نابێ بێدەنگ بن بێگومان یعنی هەر هاو نیشتیمانیەک هەر هاو نیشتیمانیەک نەک بەر موچەخۆر هەموو هاو نیشتیمانیەک تاگاتە پەرلەمانتار و سەروتریش پێویستەکە کاتێک کە ناحەقیەکە بینن بێنە دەنگ و ناڕزایی دەربڕن ناڕزایی خۆیەکێک لە سیفەتەکان و بنەماکانی دیموکراسی و گروپی فشار لە ناڕزایی دروستە بێ پێویستەکە ناڕزاییە بێ یعنی لە احتیجاج دروستکردن ناتوانانی کۆمەلگا بگۆڕی ئەتوانی ژیانی خەڵک باشکەی و پێویستەکە طبعا لە وڵاتەکانە کە باسەکرێت پەیوەندی نێوان حکوومەت و پەرلەمانە بێت چی بێ پەیوەندی هاوبەرپرسیارەتی بێ پەیوەندی نێوان دەسەڵات و خەڵک پەیوەندی هاوبەرپرسیار تەواوکاری بێ ئەبێت کە خەڵک احتیجاجی کرد میلی تفەنگەکە نەخەی بەرەوڕی ئەبێ گوێ لە پێشنیازەکانی بگرێت و ڕێزی بگرێت کە ڕێزت گەر ئەو کاتە دەتوانی تۆ حکوومەتێکی مسالم حکوومەتێکی دروست ئەبێت و پەرلەمانێکی دروستێ بێت گوێگرتن لە ڕای خەڵک دروستێ من ئەگەر ڕێگەمی بە خێرایی پێت بڵێم ئەم احتیجاجە ناڕزایی کە دروست بوو لەسەر مەسەلەی میدیای ئەلکترۆنی ئێمە مەسەلەن کە ناڕزایی دروستە بێ پێویستەکە گوێ بگری لە ناڕزایەکان و ڕێزی ناڕزایەکان بگری زۆر ئاساییە لە مەرحەلەیەکە ئیمزای خۆت بکشەی تۆ یاوە بەس نەکەوت ناڵەوەیەوە کە ئیمزا ناجا من باشتر ئەو ناوانی خەڵک قسەیەکە سواربوون عیبێک دابەزین دوو عیبە منطق نییە قسەیە تۆی مرۆڤیت هەموو شتێک ڕەنگە نییە سەد بوعدی هەیە سەد ڕەهەندی هەر سەتی لێک نەیتەوە تۆ 50 ڕەهەندی لێکەیتەوە یا 90 ڕەهەندی لێکەیتەوە بەڵام دوانی لێک نایتەوە ڕاستە مەترسێکی لا دروستە بێ زۆر ئاساییەکە ئەو پرۆژە پێشنیازە میدیا جا من مەبەستم لە چ شتێکە واتە گوێگرتن پێویستەکە پەرلەمان فێر کرێ و حکوومەت فێر کرێ کە گوێ لە خەڵک گرێ سێوە گوێتان لە خەڵک گرت بۆ ئەم پرۆژە پێش ئێمە بەشتێکی لە خەڵک ئێمە شتێک نین میدیا ئەلکترۆنی ئێمە بەشتێکی لە خەڵک و کوڕیم کۆمەلگایین من بەردەوام لە ناو بازارە لە ناو خەڵکە خۆم بەداخ من بە تایبەتی فشارە خەمە سەر هاوڕێ پەرلەمانتارەکانم پێویستەکان ڕێی خەڵک بە نەزەر اعتیبار بگرن بەردەوام لە نووسینگەی پەرلەمان پێشوازی لە خەڵکەکەین بەڵام نووسینگەکانیش داخراون کاتیەوە نەبووە داخرایە نەبووە بە بڕیاری دەستەی سەرۆکاتی دیوار داخراوە نەبووە داخرایە ئەم مەسەلەیە کە هیر بوو پەیوەندی بە هەندێک تەبریرێنەوە کە بۆ داخسۆمە بەستم لە چ شتێکە نووسینگە داخل لە حوشەکەی ئەتوانی پێشوازی لە خەڵکی ئەو نەبووە فەرمانبەر هەبوو خۆپیشاندان هەبووە ڕۆشتون بۆ بەردەم نووسینگەی بۆ ڕۆنە لێرە لە پەرلەمان کەسی لێ نەبوو هیچ بەڵێ من خۆپیشاندانی کرا ناڕزایەک دەربڕاک من لە دەروی شار بووم بەڵێ ئاگادارم کە چوو بوو لەبەی بەڵام چ شتێکەیە بەڵام من با شتێک لەسەر خۆپیشاندەرانە پێ بڵم ئێمە ئەو هەموو تێبینیەمان هەیە لەسەر پەرلەمان و لەسەر حکومڕانی لەسەرەوە بەس کاتێک کە خۆپیشاندەری جێت سکاڵا لە پەرلەمانە کات تۆ چێڵێ ئەم کەلاوەیە بۆ کرێ تۆ بۆ کەلاوەیت منطقی ئێمە دنیایەک ڕخنەمان هەیە لە پەرلەمان و لە ئەدای بەڵام ئەبێ خەڵک پشتیوان بێ بۆ ئێم پەرلەمانە بتوانێت محاسبەیکە و هێزی قووەتی خەڵک زۆر گرنگە ئەوە جادەیە کە ئەتوانێت هاوکێشەکان بگۆڕێن بۆیە هەر ناڕزایەکی خەڵک ناڕزایی مەشروعە خەڵک کاسبینیە معاشی کەمەکرێتەوە بەدەیان هزار دەرچووی زانکۆ پەیمانگاکان خەڵکی گەنجنەیە دانەمەزراون بەبێ قانون لە دوای 35 ساڵ بۆ نییە دابمەزریە گەنجەیە لە 23 ساڵیە زانکۆی تەواو کردووە 12 ساڵە دانەمەزراوە وتەمەنی خانەنشینی دامەزرادنیشتی بەسەرە چییە؟ یعنی ئەم حکوومەتە و کردی تایبەت هەر نادرێت کردی تایبەت لە حیزبەکانە قۆرەخ کراوە ئەم گەنجانە هەموو سەری ملی ڕێگاگرن و وڵات بەجێڵن ئەخنچێن لە ئەمە پەیوەندی بە چیوەیە ناحەقی هەموو خێزانێکی ئەم وڵاتی ئێمە غەدری بەرامبەر کراوە بەشی زۆر یعنی 195 نخبەیەکی کەمی ئەم وڵاتە مستەفید بوو لە وڵاتە لە خێر و بێری ئەم وڵاتە ئەم مەسەلەیە پەیوەندی بە چ شتێک من بەردەوام تەلەفۆنم بۆیە و مەسەجم بۆیە کە خەڵکی قوڕ بەسەر ئەبینم لەو چ گوزەرانێکایە نە کۆمپانیامانەیە نە گروپی مافیاییمان هەیە موچەیەکمان هەیە زیاترە لە خەڵکێکی کە لە پەرلەماندانراوە دەرهەق ئەمە ئەتوانین یارمەتی هەندێک خەڵک بێ کە وەجێی منەت نییە ئەمە بەم یارمەتیانە کۆمەلگا بەرەو پێش ناچێ کۆمەلگا باش نابێ ژیانی خەڵک باش نابێ ئەبێ حکوومەت
خزمەتکاری خەڵک بێت نەکراوە ئەم هەموو داهاتی وڵاتە هەیە بە هەدەرەچێت کەواتە ئێمە ئەم شەڕە زۆر جاریانەوێ پەرلەمان پێگەی ئەرزشی پەرلەمان کەم بکەنەوە لە کاتێکداوە حکوومەتی ئەرزشی پەرلەمان کەم کرێتەوە ئەوە نخبەی دەسەڵاتی ئەرزش بۆ پەرلەمان نێڵێ نابێم خەڵکە تەماشایکەن بێ بڵێ حکوومەت لێ قوڵ ناکەم پەرلەمان وا لێ بکەی ئێمە پشتیوانی پەرلەمانی بۆ ئەوەی محاسبەی ئێوەکە یعنی پشتی پەپلیک یعنی شتێکە خەڵک ئەوەی بۆ خەڵکە بێت و پەرلەمان ڕای گشتی و خەڵک ئەمانە پێویستەکە پشتیوانی پەرلەمان بن بۆی پەرلەمان بەڵام بەداخەوە هەندێک لە پەرلەمانتارە هەندێک ئەدای خراپی پەرلەمان وای کردووە کە خەڵک بێهیوا بێ پەرلەمان و پەرلەمانتاران بە بارگرانی سەر کۆمەڵگا بزانێ و پشێکم گلیانیان لە بەڵام پەیوەندی بە خۆشتان نییە کە زۆرجار هێرشە لە سەرێوەیە بۆ نمونە لە موچەی پەرلەمانتاری لە کاتێکە وەزیریش موچەیەکی باشی هەیە بۆ نمونە ئێستا ئێمە سەیری قایمەی وەزارەتی داراییمان کرد موچەی هەموو پەرلەمانتاران لەم خولە 1 ملیار و 800 بڵێن 1 ملیار و 800 هەموو پەرلەمان هەموو پەرلەمان بە نزیکەی 100 ڕاوێژکار و زائیدەن نزیکەی 600 فەرمانبەر لەگەڵ 111 پەرلەمانتار 1 ملیار و 800 میلیۆن ساڵێک بۆ مانگی ڕەنگە بۆ مانگی بەمونە گەندەڵی خاڵە سنووریەکان باز دەوەکەی کە لە یەک مانگە 190 میلیار بۆ 150 میلیارد دینارە بۆچی تەنە فۆکسەکە لەسەر شتێک فۆکسەکە خەنە سەر پەرلەمان ینی نییە کە خۆ حەقیانە محاسبەی پەرلەمانکەن حەقیانە پەرلەمان وانە بێ خەڵک ینی مەشروع گلەکانیان ڕخنەکانیان لەجێ خۆیەتی بەڵام خۆی دەسەڵات دەمی پێخۆشە فۆکسەکە بخیتە سەر نقطەیەک و نەیخیتە سەر نقطەی ئەوەی کە یعنی زانی هەموو موچەی پەرلەمانتاران یەک مانگ هەموو پەرلەمانتاران و موسسەی پەرلەمان موچەی ینی داهاتی 3 سعات نەوتی فرۆشتاونیە تێگەی ئەوە نییە یعنی داهاتی شەوێک کە بە قاچاخ لە خاڵە سنووریەکانەوە شت داهاتەکەیەوە بەشی ئەوە موچانەیەەکە کێشەکەی فعلا فۆکسە خەنە سەر مەسەلە هەندێک جار سەریکە هەم دەسەڵات هەمەندی حیزبۆچکە کە لینچیان هەیە لە ژێرەوە پەیوەندیان لەگەڵ کارکتەری ناو دەسەڵات هەیە ئەیانێ ئێستا پێویست بوو لە ماوەی ڕابردوودا ناڕەزایەکان و احتیجاجەکان وابێ یەکدەنگی دروست بکرایە بۆ ئەوەی کە فشار بخرێتە سەر حکوومەت ئەم 120 دیسان نەبڕێت ئەوە 3-4 ڕۆژە خەڵکیان بە یاسای میدیای ئەلکترۆنیەوە خسەر قاڵ کردوە ئەم فۆکسە خەیتە سەر مەسەلە قەزی ئەساسیەکە بنەڕەتەکە لەبیر خەڵکە بیتەوە خۆ ئازادی گرنگە باش بەزەم ئەم پرۆژە بڵین پێشنیازە یاسایە کەم و کوڕی نەبوو خاڵی باشی هەبوو بێگومان خاڵی باشیە بوو پێشنیازە یاسا طبعا با پێ بڵم جارێک پێشنیازە یاسای میدیای ئەلکترۆنیکە لە ڕێی لیژنەی ڕۆشنبیری و دوایی بە 53 پەرلەمانتار ئیمزای کرد حەڤەیان یەکێتی بوو دەیانی پارتی بوو یانزیان گۆڕان بوو لەگەڵ سەربەخۆکان و فراکسیۆنەکانیکە ببوورە ئەم پێشنیازە یاسایە کە پێشکەش کرا ئەم پێشنیازە یاسایە کە ئیمزا کرا خۆ زۆر پێشنیازی کە یاسا تۆ پێشکەشەکەی لە پەرلەمان ئەو کێشەیەک نییە کە تۆ پێشکەشەکەی بابەتەکە لە خوێندنەوەی دووەمە هەڵوێستی پەرلەمانتار دەرەکەوێ و لە خوێندنەوەی سێمە ئێمە ڕێکلامی بازرگانی ئێمە تەبەنیمان کرد و من ئەخیر کەس بووم کە پێی چوومەوە بە فلتەری من هاتیە پەڕی کە چوو بۆ لیژنەکان ڕێکلامی بازرگانی حەزەکەمەوە بۆ جەنابت و بۆ بینەرانی ئازیز ڕوونکەمەوە ئیمزامان کرد و لەناو مناقەشەشمان کرد لە دانیشتنی دووەمە تەماشام کرد لە دووەمە لە سێمان دێشت دەستکاری کرا بەس من دەنگم پێ نەیە لە پەرلەمان ڕێکلامی بازرگانی سەریکە ڕێکلامی بازرگانی یاسای داوام لە سەر و چێریم کرد ئیمزای نەکا بەڵام ئیمزای کرد مەبەستم لە چ شتێکە مەبەستم لە چیە پێ بڵم کەواتە تۆ لە مەرحەلێکە کە پرۆژە پێشنیاز یاسایەک پێشکەشەکەی قۆناغەکانی دوایەوە بێ ئەشێ تێبینیە بێت طبعا 3 جۆر تێبینی هەیە لەسەرەمە 3 جۆر ناڕزایی بە ئەگەر ڕێگەم بێ ڕوونیکەمەوە ناڕزاییەکەیە خەڵکانێکی نوخبە خەڵکانێکی قانونی و خەڵکانێکی ڕۆشنبیر و ڕۆژنامە نووسان کە خاوەنی تاریخێکن مێژوویەکە لە کاری ڕۆژانسە ڕخنەگریان هەیە بە ئێمەیان وتووە من قسەم لەگەڵ کردوون دۆست و هاوڕێ من بەشێکە منطقە ڕخنەکانیان و ئێمە ماوت کە لە وەرشۆپیشا دەوڵەمەندریکن زۆر منطقە و لە نیشتیمان پەروەری دڵسۆزیەوەیە ئەوە نقطەیەکی گرنگە کە بەشێکی کەیان هەیە ئەو خەڵکە عامەیە کە لە ناو فەیسبووکە قسەیەکە تووڕە ئەبێ هەڵەچی فعالەکە بوای لێ تاوڕاتێکە جوێنەیە و ئازانێک کە تۆ دژی دیموکراسی و ئازادیەکانی ئەمە بەشی زۆرینەیان یاساکان نەخوێندوەوە پێشنیازە یاساکە نیان خوێندوێتەوە ئەم پۆپۆلیستی هەیە کە ئاراستەیەکەن ئەوە کەوتونەتە ژێ و کاریگەریە ئەو خەڵکەش خەڵکانی دڵسۆزن لەو ڕوانگەیەوە نیشتیمان پەروەرن لە خەمی ئازادیان لە خەمی ئەوەن کە کۆتوبەند نەکرێت لە وڵاتەکەمانە ئەم خەڵکانش جینە بەڵام خەڵکانێکی کە هەن ئەجێدایکی کیان هەیە ینی گریان هەیە گری دەرونیان هەیە
خەڵکانێکن سوۆسیال میدیا ئاڕاستەیەکەن و میدیان بەدەستەوە گری دەرونیان نەخۆشی بوون و گریان بەرامبەر بە منی پەرلەمانتارەیە یا چەند پەرلەمانتارێکەیە یانەوە لیان بن و دنیایەک بابەتی تری ڕێکەوتنێ لە جیاتی خەڵک مەشغوڵ بێ بە مەسەلەی موچەکەیەوە ئەوە فشار دروستکەین ئەم شتانە بەڵا ڕێیابن ومانش شایستی بەزین یعنی بۆ ئاڕاستنەوەمانە بە لەبەرەوەی هەستەکەی حاڵەتی سایکۆلۆژیا بڵین ئەمەزیاسەیە هیچ بەرگێکی تێ نەبوو کە ئازادی کۆنتترۆلکەکە ئەمڕۆ بڵین لیژنەکە لیژنەی ڕۆشنبیری و ڕەتی کردەوە و دووبارە دەبێت یاساکە بڵێن دابڕێژکە ئەم پێشنیازە یاسا پێشنیازە یاساکە پێشنیازە قابل من خوێندومەتەوە کە ئیمزایەکەم باش نەک خوێندومەتەوە چەند جارێک کۆبنەوەمان لەسەر کردوشمان لێ دەستکاری کۆ خوێندومەتەوە بۆیە ئیمزایەکەم بەڵام کە ئەم پرۆژە یاس پێشنیازە یاسایە هیچ شتێکی باس لەوە کە نەڵێن بەپی پێشنیازە یاساکە سزای سێدارەدانەیە کۆمنت و سزای لە ئێستا پێ دەڵێن سزای لە سێدارەدانەیە ئەڵێن سزای 500 ساڵ حکومەیە ئێمادەی دوانزەی پێشنیازە یاساکە ڕوونە لە لای زۆر کەسەیە ئەم پێشنیازە ساڵێ ئەوانەی کە پەیوەندیان بە یاسای ژمارەستی ساڵی 2006 مادەی 4 بڕگەی 2 کە پەیوەندی بە یاسای تۆقاندن تیرۆرەوەیە ئەڵێ حکومەکانی ئەو یاسایە بۆ خۆیت ئێمە نایگرێتەوە پەیوەندی بەوە نییە یان دەڵێ نایگرێتەوە ئەڵێ ئەم حکومەکانی میدیا ئەلکترۆن ناچێتە ناو بابەوە بەس هەندێک وا لێک درابۆ کە ئەم یاسای حکومەکانی یاسای تیرۆر ئەلەوەی تیرۆرە پەیوەندی بە تیرۆر خۆیەتی یعنی شتێک نەبێت کە داعش میدیایکی ئەلکترۆنیە تیرۆرە و بەڵگەیە سەرمێکە تیرۆرە ئەوانە ئەڵێ پەیوەندی بەوەنی ئەوەیە جگەلەوە ئێڵێ میدیاکاری ئەلکترۆنی هەمان ئەو مافەیە کە فەرمانبەری میری هەیەی ئێمە دەستکەوتە بۆ میدیاکاری ئەلکترۆنی جگەلەوە لە ناو یاسای ڕۆژنامەگەری ژمارە 35 ساڵی 2010 کە لە 2010 جێبەجێکرا کە من یەکێک بووم لەوانەی لەو کاتانە احتیجاجمان کرد من و سەرنووسەری و کاتی هەوڵاتی و ئاوێنە و ڕۆژنامە ئەزانی چیمان کرد کە سەر و شێرم گەڕاندەوە ئەم یاسایە کە ئێستا بە دەستکەوتی ێزانی یاسای ڕۆژنامەگەری کە من ئەڵم یاسایشی باش نیە تا ئێستا دوو جۆر غەرامەیەتیە یاسای ڕۆژنامەگەری دوو زۆر سزا غەرامەیەک بۆ تۆی میدیاکار ئێستا تۆ قسەیەک لە کەناڵەکەت کەیت تۆ لە نێوان ملیۆنێ بۆ 5 میلیۆن غەرامەیەکری کەناڵەکەش لە نێوان 5 میلیۆن بۆ 15 میلیۆن دوو غەرامە هەیە لەناو ئەم پێشنیازە یاسایە غەرامەیەکیان پەیوەندی بە چەندێ 300,000 بۆ 500,000 غەرامەیەکی کە پەیوەندی بە ملیۆنە بۆ 5 میلیۆنە 5 میلیۆن تا 20 میلیۆن سزنیتیانە 15 بە هیچ شێوەیەک یەک کات ژمێر لەناو ئەم پێشنیازە یاسا من بەرپرسنەوە یەک کات ژمێر دەست بەسەرکردن سزنیتیانە ئەی بۆی لێکدا بۆ سەر کۆمنت خناوە چاواشەکردنی ئەم پۆپۆلیستیە ئەم خەڵکانن کە گریان هەیە وتم ئەم نەخۆشانن کە ئەمەیە هەمیشە بەم ڕقەوە سێرەکەن ئەمە پەیوەندی بە ئەم یاسایە با پێ بڵێ ئەم یاسایە پێشنیازە یاساکە بەڵام من هەندێک لە ڕۆشنبیران و نووسران پێیانتی تۆ گرنتیەوەی لە خوێندنەوەی دۆم و خوێندنەوەی سێمە بە زۆری نەخراپی نەکەن سزنی نەکەنە ناو کۆت و بەنجیار نەکەوتم نەخێر من وتوشمە لە مقابلەی کە سەرۆشی فراکسیۆنی یەکێتی گۆڕان کۆمەڵ یەکگرتوو هەموو پەرلەمانتارەکانی ئۆپۆزیسیۆن ناتوانن گرنتیەوە بن لە پەرلەمانچی لێت تەنیا پارتی زۆرینەی بەدەستەوەیە ئەمە مەبەستم لە چشتێت سەرنجام چی دەکاتەوە بە کورتی ئەم پێشنیازە یاسایە ئێستا ئێمە ئیمزاکانمان لەو سۆنگەی و خشانەوە وەکو ئێمە من و چەند پەرلەمانتارێکی تر بەڵام ئەم پێشنیازە ئەمڕۆکە لە ناو لیژنەی ڕۆشنبیری پێشنیازە یاساکە لابرا کاری پێ ناکرێ تا ئەو کاتەی بانگێشتی کۆمەڵێک نوخبەی قانونی پسپۆری میدیا خۆی پڕیاریش بووا بکرێ ئەمانە ئەکرێن بۆی سەر لەنێ پرۆژەی کە بە داخوازیەوان دابڕێژێتەوە بە شێوەیە خزمەتی ڕێخستنەوەی میدیا ئەلکترۆنی سۆشیال میدیاکە نەکۆت و باشەکاتم زۆر کەماوە بە سەبارەت بەوەی کە ئەوزانم بە هەڵە تێگەشتێکە بوو سەبارەت بەوەی کە ئێمە دادگای ئیداریمان هەیە لە کوردستان بەس دادگای فیدرالیمان نییە بەس هەندێک کەیسەیە کە پەیوەندی بە شکاتکردنی سێمە کاتی خۆشکاتمان لە پەرلەمان کرد وتیانەوە پەیوەندی بە دادگایەکەوە یەکە لە کوردستانانە ئەو جۆرە دادگایە یعنی ئێمە کارگەریمان هەیە بەڵێ دادگای کارگەریمانەیە وە لە هەندێشتی کارگەری سوکە ناچێتە ناو مەسەلێ تا ئێستاکە ئەم شتم نبینی بکە شکاتی لە حکومەت کرێ مؤسساتی ترێ بێ پەرلەمان محاسبەیکە وەبێ پەرلەمان ئەبێ سکاڵات کرێ بێ داواکاری گشتی بێتەخەت بەداخەوە ئەم مؤسسانە بەشێکن لە دادگای دەستوریمان نییە بەشێکن بڵێ هەر دەستورمان نیە ئێمە لەبەرەوەی دەستورمان نیە و ئەمەسێ لە داهاتووژا ترسمان لەوە بێ دەستورەکەی بێت چۆن بێ ومە شەڕێکی ترەکە لە داهاتوە ڕوبەڕوومانە بێتەوە زۆر سپاس بۆ بەڕێز سمان براقانە ئەندامی پەرلەمانی کوردستان کە لەم بەرنامەی لەگەڵمان سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ هاوکارانم خواتان دەست خۆشمەوە هەر بژی سپاس بۆ